زیاتر لە 4 ڕۆژ بەسەر دەستگیرکردنی دوو کادرەکەی کۆمەڵی ئیسلامی لا شاری هەولێر تێدەپەڕێت و تا ئێستاش دۆسیەکانیان یەکلایی نەکراوەتەوە. لا بەرامبەر دەستگیرکردنی دوو کادرەکەیان مەڵبەندی کۆمەڵ لا هەولێر سکاڵایان لە دەستەی سەربەخۆیی مافی مرۆڤ لەسەر ئاسایشی هەولێر تۆمار کردووە. بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵیش دەڵێ سەرەڕای تۆمارکردنی سکاڵا بەشێک لە کنسوڵخانەکانیان لەسەر دەستگیرکردنی دوو کادرەکەیان ئاگادار کردووەتەوە. دەژڵێت تا ئێستا ئەو بەڵێنانەی کە لەلایەن بەرپرسانی پارتیەوە پێیان دابوون بۆ ئازادکردنی کادرەکانیان بێئەنجام بووە. ئێمە سکاڵا لەسەر ئاسایشی هەولێر کە بەبێ پاساوە بێ بڕیاری دادگا بەبێ هیچ بڕیارێکی ڕسمی ئەوانە دەستگیر کراون و تا ئێستا وە گومانیشمان لەوە لە داهاتووشدا هیچ شتێکیان لەسەر نابێت چونکە ئێمە گومانمان لەو کەیسە نییە کە کەیسێکە بەڕاستی زیاتر سیاسیە و ئەوەش باس کراوە هەر لە خودی ئاسایش کە کەیسەکە زیاتر سیاسیە بە سیاسی بە دوایدا بچوون. لە دوای تۆمارکردنی سکاڵاکەی کۆمەڵ لا دەستەی سەربەخۆیی مافی مرۆڤ سەرۆکی دەستەکە دەڵێت ئەوان سەردانی ئەو دوو بەندکراوەی کۆمەڵ دەکەن و لەگەڵ هەریەکە لە ئاسایش و دادگا لەسەر دۆسیەکە کۆ دەبنەوە. بەلای ئێمەوە دەستگیرکردنی هەر یەکەک نابی نەبە بە شێوەی سیاسی بی وە دەرچوونیشی نابی بەڕێکەوتنی سیاسی بی چونکە کاری سیاسی تایبەتمەندی خۆی هەیە و دادگا و سەروەربوونی یاسا تایبەتمەندی خۆی بووە و کاتێک کە تێکەڵاو ببیتن بەم دێسەڵاتەکەواتە دەبیتە فەوزا و بڕیارەکانی دادگا بەداخەوە ڕێزی لێ ناگیرێ. بەپێی وتەی کە سوکارەکانیان لە دوای دەستگیرکردنی کوڕەکانیانەوە تا ئێستا 5 جار لە زیندان سەردانیان کردوون و کات و ژمارەی سەردانیکەرانیش بە ڕەزامەندی ئاسایشی هەولێر دەبێت. برای یەکێک لە بەندکراوەکانیش دەڵێت دادوەر بابراکەی وتووە لە 98 تۆ بێتاوانیت. لەو کاتیەوە کە گیراوە 5 جارمان دیوە لە ڕێگەی ئاسایش و پارێزەرەکەیەوە کە پەیوەندیان هەیە و کاتەشی دادەنێن ئەوجا بەیانی بیدانی ئێوارە بیشەمە بیەکشەمبی بەڵام بۆ دوای کە قسەی ئەو دوای کە بە ئێمەی گۆ تاکیدی لەوەی کردەوە کە دادوەر پێی گوتیە لە 98 هیچی لەسەر نیە و پاکە لەخوا گەورە بە زیاد بی. 28 مانگی حوزەیرانی ڕابردوو با تۆمەتی هاوکاریکردنی کەسێک بۆ ئەنجامدانی تەقینەوەکەی بەردەم کەناڵی ڕووداوی سەر با پارتی دوو کادری کۆمەڵ دەستگیر کران. لەو کاتەشەوە تا ئێستا چەند کەمپین و ناڕزایی بۆ ئازادکردنیان ئەنجام دراوە بەڵام تا ئێستا دۆسیەکانیان یەکلایی نەکراوەتەوە. هێرش قادرێن ئارتی هەولێر.